الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 52 سوورەتی نیسا لاپەڕە 87. دوای خوێندنەوەی ئاەتەکان تەفسیری ئاەتەکان دەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. أولئك الذين لعنهم الله ومن يلعن الله فلن تجد له نصيرا أم لهم نصيب من الملك فإذا لا يؤتون الناس نقيرا أم يحسدون الناس على ما آتاهم الله من فضله فقد آتينا آل إبراهيم الكتاب والحكمة وآتيناهم ملكا عظيما فمنهم من آمن به ومنهم من صد عنه وكفى بجهنم سعيرا إن الذين كفروا بآياتنا سوف نصليهم نارا كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب إن الله كان عزيزا حكيما والذين آمنوا وعملوا الصالحات سندخلهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا لهم فيها أزواج مطهرة وندخلهم ظلا ظليلا إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. آياتي پەنجاویەک پەنجاو دوو طبعا تەواوکەری ئاەتەکەی پێشوەیە. لە ئاەتی پێشوودا خوای گەورە باسی جوولەکەکانی کرد کە ڕەخنەی لێگرتن فەرمووی ئەوانەی کە جوولەکەن خاوەن کتێبن ئیمان دێنن بە بتەکان و هەروەها ئیمان دێنن بە تاغوت بەوانەی کە دەپەرسترێن جگە لە خوا و هەروەها ڕێبازی ئەوانەی بتپەرستن بە چاکتری دادنێن لە ڕێبازی ئەوانەی کە ئیماندارن. هەر کەسێک ئەو سیفەتانەی تێدا بێ، هەر کەسێک ئەوە سیفەتی بێ بپەرستێ، کەسێکی دیکە بەندایەتی بۆ بکات جگە لە خوا، خەڵکی بێدین و بێباوەڕی پێ چاکتر بێ لە خەڵکی موسڵمان و ئیماندار، خوای گەورە لەعنەتی لێ کردووە، خوای گەورە نەفرینی لێ کردووە. دەفەرمێت ئولائیکە ئەو کەسانەی ئەوە سیفەتیانە. سیفەتەکانی ئاەتی پێشوو الذين أولئك الذين أوان كسانكن لعنهم الله خوای گەورە نەفرینی لێ کردوون. نەفرینی لێ کردوون یعنی چی؟ طبعا لعنەت یعنی دووری خستوونەتەوە لە ڕەحمەتی خۆی لە بەهاشت. هەندێک دەفەرموون یعنی سەرشۆڕ و ڕیسوای کردوون خوای گەورە لە دنیادا. هەندێکی دەفەرموون یعنی خوای گەورە لە ناوی بردون و بڕیاری لە ناوبردنی بۆ دەرکردوون. جا هەمویان هەر ڕاستن، هەر سێت معناکەی ئولائیکە الذین لعنهم الله دەکرێ بڵێن خوای گەورە لەو جۆرە کەسانە لعنەتی کردوون، لە ڕەحمەتی خۆی دووری خستوونەتەوە، تووشی زیلەت و سەرشۆڕیان دەکات لە دنیا و لە قیامەتدا، و هەروەها لە دنیاش لە ناویان دەبا و لە قیامەتیش. ئولائیکە الذینە
ئەوانە کەسانێکن لەعنەهم الله خوای گەورە نەفرینی لێکردوون ومن يلعن الله هەر کەسێک خوای گەورە نەفرینی لێ بکە لە ڕەحمەتی خۆی دووری خاتەوە فلن تجد له هەرگیز تۆ دەستت ناکەوێت بۆ ئەو کەسە نەصیر یارمەتیدەر پشتیوان سەرخەر فلن تجد یعنی هەرگیز نادۆزیەوە دەستت ناکەوێت لەهو بۆ کەسێک خوا لەعنەتی لێ بکە نەصیر یارمەتیدەرێک و سەرخەرێک نە لە دنیادا کەسێک خوا لەعنەتی لێ بکا و لە ڕەحمەتی خۆی دووری خاتەوە و سەر شۆڕیکە کەسێک دەتوانێت لە لەعنەت و نەفرینەکەی بهێنێتە دەرێ نە لە قیامەتش کەس دەتوانێت هیچی بۆ بکە ئولائیکە ئەوجا دەفەرمێ ئەم لەهم نەصیب من الکتاب ئایا ئەوان پێیاندرابوو ئەم لەهم ئایا ئەوان پێیاندرابوو نەصیب من الملکی بەشێک لە دەسەڵات و خاوەنداریەتی بوونەوەر و مڵک و سامانی دنیا کەس لە دنیادا دەسەڵاتی بەسەر دابەشکردنی دەسەڵات و هێز و دەوڵەمەندی و فەقیریدا هەیە بێگومان نەخێر فەئیذەن یعنی ئەگەر وابە ئەگەر خوای گەورە دەسەڵاتی ڕسقدانی دابا جوولەکەکان یان دابا هەر کەسێکی دیکەی بێدین خوا دەفەرمێت لا یؤتونە الناسە نەیان دەدا بەشی خەڵکی نەقیڕە نەقیڕە یعنی بەقەدەر توێکڵی سەر دنکە خورمای توێکڵە باریکەکەی سەر دنکە خورمای نەقیر عندەك عولەما دەفەرمون ئەو توێکڵە باریکە سپیەکەیە کە لە دەوری دنکە خورمایەکەیە هەندێکی دەفەرمون لە ناو دنکە خورمایەکەیدا کونێکی تێدایە ئەو کونە گچکەیە یعنی وەلحاصڵ شتێکی زۆر زۆر کەمیشیان بەشی خەڵکی نەدەدا چونکە جوولەکە هێندە ڕەزیلن هێندە بەخیلن ئەم لەهم نەصیب من الملکی ئایا ئەوان پێیان دراوە بەشێک لە خاوەنداریەتی و دەسەڵاتداریەتی زەوی بێگومان خوا دەفەرمێت فەئیذەن ئەگەر وابە ئەگەر خوا دەسەڵاتی دابا بەوان ئەوان لا یؤتونە الناسە نەیان دەدا بە خەڵکی بەشی خەڵکیان نەدەدا نەقیڕە یعنی بەقەدەر ئەو دەزووە ئەو توێکڵە باریکەی سەردنکە خورماش ئەو جار ڕخنەیەکی دیکە کە خوا لەیان دەگرێت دەفەرمێت ئەم یەحسودونە الناسە ئایا ئەوان حەسوودی و ئێرەی دەبن بە خەڵکی على ما آتاهم الله لبرانبر أو نازو نعمة چاکانەی کە خوا لەگەڵی کردوون من فضله لە بەخششی خۆی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێغەمبەری ئێمە تەمەن لەبەرەوەی پێغەمبەرایەتی پێدرا بوو دەشیانزانی پێغەمبەرە بە حەقیقی گەورەی پێغەمبەرانیشە کۆتا پێغەمبەریشە و سەرنجامیش دەسەڵاتی سەرزەوی دەکەوێتە ژێردەستی ئەو چونکە لە تەوراتدا هەموو علامەتەکانی پێغەمبەر باس کرابوون صلى الله عليه وسلم و ئەوەشی لەگەڵ پێغەمبەر بوون صلى الله عليه وسلم دەیانزانی بە دوای دینی ڕاستکەوتون ئەوەی لەگەڵ پێغەمبەردا بێ دەسێتە باشتێ بۆیە جوولەکەکان لە دڵەوە ئەو پەڕی حەسوودیان دەبرد تەمەنایان دەکرد خوای گەورە پێغەمبەرایەتیەکەی لە محەممەد بستێنێتەوە بیدا بە ئەوان یان ئەو کەسانەی کە ئیماندارن هیچ نەبێ ئیمانەکەیان لێدا بماڵن و ئیمانەکەیان نەمێنێ بۆی چۆن ئەوان ناس نەباشتێ بۆ خۆیان ئەوانیش نەچن جارێکەش باسمان کردووە تەبەن گەورەترین خراپترین پیسترین حەسوودی ئەوەیە کە تۆ خوا چاکەی لەگەڵ کەسێک کردووە لە دڵەوە پێی ناڕەحات بی پێی قەڵز بی پێت ناخۆش بێ حەز لێ بێ خوا لێ بستێنێتەوە کە ئەو حەسوودیە حەریفی لەسەرە تەبەن ئەگەر لە دڵی کەسێکی ئیمانداریشدا هەبێ حەسوودیەکە وەکو ئەوەی وا دەفەرمێ چۆن ئاگر داری وشک دەسووتێنێ حەسوودی ئاوا کردەوەی چاکی ئینسان دەسووتێنێ ئینسان جاری وا هەیە عیبادەت و خواپەرستی و بەندایەتی زۆر زۆری هەیە وایە بەڵام لەلایەکی دیکە شەیتان فێڵی لێ کرد و حەسوودیەکی خستۆتە دڵی هەرچی بە ئەندامەکانی دیکە دەیکە حەسادەتی ناو دڵی لی هەڵدەوەشێنێتەوە جا حەسوودیەکەش تەبەن تەنها گوناهباریت بۆ خۆت توش دەبێ هەندێک جا زەرەر لە کەسەکەش دەدەی چاوت پیس دەبێ و بۆ قیامەتش تەبەن هیچ بۆ خۆت ناهێڵیەوە لە چاکە و بەدەستیشت نایە ئەوەی بە حەسوودی پێ دەبێ خۆ نابێتەی تۆ خوا لەوێشی بستێنێتەوە نایدابێتەوە چونکە خوای گەورە دابەشکاری نیعمەتەکانی دنیای کردووە جاخوا دەفەرمێت ئەم یەحسودونە الناسە کە لێرە ناس عولەما دەفەرمون مەبەستی پێغەمبەری ئێمەیە صلی الله عليه وسلم وە شوێن کەوتوانی پێغەمبەرە ئەم یەحسودونە الناسە ئایا ئەوان حەسوودی دەبن بە خەڵکی على ما آتاهم الله لبرانبر ئەوەی پێی داون خوا من فضله لە بەخششی خۆی کە پێغەمبەرایەتیە ئەگەر حەسوودی دەبن خوا دەفەرمێ فەقەد ئاتەینا خۆ بێگومان ئێمە دابوشمان بە ئالە ئیبراهیمە بە کەسوکار و نزیکەکانی ئیبراهیمیش ئەلکیتابە کتێب
ئەگەر حەسوودی بە محەممەد دەبن خۆ ئیبراهیم پێشترە حەسوودیتان دەبێ بەویش برد بێ حەسوودی بەویش ببن والحکمەتە وهەروە پێمان دابوون دانایی و زەکاوەت و زیرەکی ئەو جا هەر ئەوەندەش نا و ئاتەیناهم پێشمان دابوون بە هێندێکیان مولکەن عەظیمە دەسەڵاتێکی زۆر داود و سلێمان سەلامی خوایان لەسەر بێ کە لە نەوەکانی ئیبراهیم پێغمبەرن و بە ئەسڵ لە ئەوەی بەنو ئیسرائیلیشن خوای گەورە نەک هەر کردبوونی بە پێغمبەر کردبوونی بە مەلیکیش بەدەسەڵاتش هەر کامێک لە داوت شاخ و دار و بەرد لەگەڵیدا تەسبیحاتیان دەکرد و لە بەردەستیدا موسەخەر بوون گەورەترین ئاسن و پۆڵای لە بەردەستیدا وەکو هەوێری وابوو ئەوەندە خوای گەورە هێز و قووەتی پێدا بوو سولەیمان مێرولە و جنۆکە و هەرچی هەیە لە بەردەستیدا موسەخەر و ملکەز بوون مەسافەی مانگ ڕێی بە چاوتروکانێک بۆ دەهات لە بنی بەحر ئەوەکان جنۆکەکانی بەکاردەهێنان شتی گران بەهاترین شتیان بۆ دێنایە دەرێ بۆیە ئەگەر حەسوودی دەبن خۆ هەر پێغمبەر هەر محەممەد نیە پێغمبەرایەتی پێدراوە وایە و هەر محەممەد بەڵێ پێغمبەرایەتی پێدرابوو بەڵام مەلیک نەبوو دەسەڵاتدار نەبوو وەکەمیش تەبەن ڕەفاهیەت و خۆشی لە ژیانی بینیوە بەڵام پێغمبەرانی دیکە هەندێکیان مەلیکیش بوون پێغمبەریش بوون دەکرێت هەر کەسێک خوا چاکەیەکی لەگەڵ کرد حەسوودی پێ بێ بێگومان نا ئەم یەحسودون الناس على ما آتاهم الله من فضله ئایا حەسوودی دەبن حەسوودی کە هەمومان طبعا بە کوردی بە ئێرەی تەرجمە دەکرێت بەڵام حەسوودیەکە تقریبا خەڵک چاکتر لی تێدەگاوە حەسوودی گوتمان ئەوەی لە دڵەوە پێت خۆش نەبێ خوا نعمەتی لەگەڵ خەڵکیدا بکە خوا حەز لێ بێ خوا لێ بستێنێتەوە ئەو حەسادەتە لە هەر دڵێکدا هەبێ زۆر خراپە ئایا حەسوودی دەبن بە خەڵکی على ما على ینی لەسەر ئەوەی کە ئاتاهم الله داویەتی خوای گەورە بەخشیویەتی خوای گەورە من فەضلی بەخششی خۆی فقط ئاتەینا بێگومان ئێمە بەخشی بوومان بە ئالە ئیبراهیمە بە کەسوکاری ئیبراهیم کتێب والحکمەتە دانایی و ئاتەیناهم و پێشمان دابوون بە هێندێکیان مولکەن عەظیمە دەسەڵاتێکی زۆر بەڵام خوا دەفەرمێ فەمینهم هێندێک لە جوولەکەکانیش خوای گەورە فێرمان دەکە هەمیشە ئینسان حکمی گشتی نابێ بدە وایە جوولەکە بەڵێ خراپن بەڵام هەمویان خراپن مەرز نییە فەمینهم من ئامەنە به هەیان بوو لە ناو جوولەکاندا ئیمانی هێنا بە پێغمبەر صلی الله عليه وسلم ئیمانی هێنا بە قورئان ومنهم وهەشیان بوو من صد عنه صد یعنی ڕێگری کرد لەو دینە ڕازی نەبوو بێتە ناو دینە هەڵگەڕایەوە لەو دینە اینجا سەددا یعنی بربەستیشیان دروست کرد چۆن خۆیان نەبوون بە ئیماندار محاولەیان دەکرد خەڵکیش نەبێتە ئیماندار و خەڵکیش ئیمان بە پێغمبەر نێنێ صلی الله عليه وسلم فمنهم من آمن به هیان بوو ئیمانی هێنا بە پێغمبەر صلی الله عليه وسلم ومنهم من صد عنه هەشیان بوو پشتی لە ئیمان هێنان کرد و دژایەتی پێغمبەری کرد صلی الله عليه وسلم بەڵام چێ زەرەر دەکا وەکەفا بجەهەنەمە بەسە بۆ ئەو کەسانە کە خوای گەورە بیان خاتە دۆزەخەوە بەسە بەوە کە خوا جا هێندێک جار دەگوترێ باشە خۆ جوولەکە خوای گەورە بڕیاری لەعنەتکردنی داوە کەچی دەسەڵاتیشیان هەیە وایە خوا ئەگەر لە دنیادا سزای نەدان معنای ئەوە نییە سزایان هەر نادا یعنی سزاکەی بۆ هەڵگرتوون یعنی کەسەکە هێندە خراپە جاری وا هەیە بۆ ئەوەی نابێ خوای گەورە بە سزایەکی دنیایی خاوێنی کاتەوە بە هیچ سزایەکی دنیایی پاک نابێتەوە کەسەکە خۆ کەسێک بە نمونە 100 کەسی کوشت بێ خۆ تۆ ئەگەر سزای دەیتی لێ دەکەی ئەو پەڕی دەیکوژیەوە ئەو پەڕی دەیسووتێنی چەند جار دەسووتێ 1 جار 5 دقان لە ناو ئاگرێکیدا ڕوحی دەردەچێت تۆڵی چەند کەسانی لێ بۆتەوە ئەو پەڕی تۆڵی کەسێکی لێ بۆتەوە ئەی کەسەکانی کەسی لێ بکەی بۆیە خوا دەفەرمێ وەکەفا بەسە بۆ سزادانی کەسی خراپەکار و تاوانبار جەهەنەم کە جەهەنەم سیفەتی چۆنە سەعیرە ئاگری بڵێسەدار و سووتێنەر و داپڵۆسێنەری تێدایە إن الذين كفروا بآياتنا بێگومان ئەوانەی کە بێ باوەڕ بوون بە نیشانە و بەڵگەکانی ئێمە خوا دەفەرمێت سەوفە لەمەودووە نوسلیهم دەیان خەینە ناو ناڕە ئاگر وایە بەڵام ئیوا هەیە باشە جا ئەگەر یعنی ڕێک بەراوردی ئاگری جەهەنەمێ لەگەڵ ئاگری دنیاە دەکا وایە ئەوەی لە دنیاشدا خۆی دەسووتێنێ خۆ پێی وایە دەڵێت دەزانێت دەیهێشێ وایە
بەڵام دەڵێت تۆزەکەم دێشێ و کەم ڕوحم دەرچوو بیل لە سزاکەی کە ناکاتەوە ها بیل لە ئەنجامەکەی ناکاتەوە بەڵام خوا بۆی زەینت بۆەوەی نەچێ کە سوێ ناو جەهەنەمەش جارێک دەسووتەی و کە سوتای تەواو یا دەبیە خۆڵەمێش و تەواو هەر ئاگرت با لەسەر بێگە بووی بە خۆڵەمێش و ڕوحت لەبەردانەما هەندێک بەس بیر لەوەی دەکەنەوە بەڵام خوا دەفەرمێنا ئین الذین کەفەڕوا بئایاتینا بێگومان ئەوانەی کە بێباوەڕ بوون بە بەڵگە و نیشانەکانی ئێمە لەمە دوا دەیانخەینە ئاگر كلما نضجت هەر کاتێک نەضیجەت یعنی برژا هاتە خوار داماڵدرا جلودهم پێستیان بەدەلناهم پێستەکەیان بۆ دەگۆڕین بە جلودەن غەیڕەها بە پێستێکی تازەتر و جیاوازتر لەوەی پێشوو لیەذوقوا العەذاب تا بچێژن سزا تا سزای تەواوی خۆیان وەربگرن کە حەدیثی صحی پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا لە ناو جەهەنەمێدا جەستەی ئەو کەسانەی کە کافرن جەستەیان گەورە دەکرێت بە ئەندازەیەک طبعا هەیانە دەفەرمێت نێوانی شانەکانی شانێک بۆ شانێکی دیکە 7,000 ساڵ ڕێ ئەگەر کەسێک بە پێیان پێیدا بڕوە بە پێی جۆری گوناهی کەسەکان یعنی کەسەکە ئەگەر کەسی خراپ کەسی جەهەنەمی کەسی بێباوەڕ ئەو پێستەی کە بەبەر ئینسانی کافردا دەکرێت حەدیثی صحی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەستور دەکرێت بە ئەندازەی 40 زیراعی زیراع نیو مەترێکە یان کەمترە هە پێستەکەەوە نیە پێستێکی تەنکی چەند میلیمی بێ پێستەکەیان ئەستور دەکرێت بەقەدەر 40 زیراع ئەو جار دانێکیان حەدیثی لەسەر دانێکیان وەکو کێوی ئوحود وایە هەر دانێکیان یەک ددانیان بەقەدەر کێوی ئوحود گەورەیە هەر کاتێکش طبعا ئەو پێستە زۆرە ئەستورە برژا و سووتە هاتە خوارێ داماڵدرا لێ ڕێک پێستێکی دیکە جا هەمان پێستە نوێ دەکرێتەوە یان پێستێکی دیکەیە بەبەریدا دەکرێت ئەوە تەفسیرێکیان تەفسیرێکی کەشی هەیە عولەما هەندێک دەفەرمون ئەو جلودە مەبەستی ئەو جلەیە کە لەبەر جەهەنەمیەکان دەکرێت جەها سەرابیلهم من قەتیڕان وتەغشا لە سوورەتی ئیبراهیمدا باسی دەکات دەفەرمێت جلوبەرجیان سەرابیل پۆشاکێکە لە ئاگر دروست کراوە بەبەریان هەر چۆنێکی بێت طبعا یعنی سزای جەهەنەمێ هەمیشە لە نوێبوونەوە و لە تازەبوونەوەدایە چۆن لە ناو بەهەشتێدا نیعمەتەکان جۆرا و جۆرن قەت لەگەڵی ڕانایی هەرچی دەی خۆی تام و خۆشیەکەی لەوەی پێشووتر جیاوازە بۆ ئیلەی بێزار نەبی هەرچی سەیری دەکەی و تەماشای دەکەی بە ڕەنگێکی جیاوازتر خۆت پیشان دەدا لە ناو جەهەنەمەشدا هەتا کەسی بێباوەڕ بمێنێتەوە سزاکەی بۆ تەبدیل دەکرێت و بۆ دەگۆڕدرێت جا گەرمی هەیە ساردی هەیە لێرە بەس باسی گەرمەکەی دەکا ئین الذین کەفەڕوا بئایاتینا بێگومان ئەوانەی کە بێباوەڕ بوون بە نیشانەکانی ئێمە سەوفە نوصلیهم نارا لەمە دوا دەیانخەینە ئاگرەوە كلما نضجت هەر کاتێک برژا و سووتا جلودهم ئەو پێستەی کە لەبەریاندایە و ئەستور کراوە بەدەلناهم پێستەکەیان دەگۆڕین بە جلودەن غەیڕەها بە پێستێکی تازەتر و جیاوازتر بۆچی لیەذوقوا العەذاب تا بچێژن سزا جا عیلمیش سەلماندوویەتی کە ئازاری تەواو زۆر طبعا لە پێستیدا دەرزی دەدەن بەس کوێی دێشێ بەس پێستەکە کە چوویە ناو گۆشتەکەی ئازارەکەی بەو شێوەیە نییە ئین الله کانە عەزیزەن حەکیما بێگومان خوای گەورە عەزیز باڵادەستە چی بیەوێت و بیەوێت دەتوانی بیکا کەس پێشی پێناگرێ حەکیم بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدا ئەدی والذینە ئامنوا ئەی ئەوانەی کە ئیماندار بوون ئەوانە وعملوا الصالحات وەکار و کردەوەی چاکیشیان ئەنجام داوە وایە سەندخیلهم لەمە دوا دەیانخەینە جەناتین چەندان باخ کە تەجری من تحتها الأنهار دەڕوا بەژێر هەر کامێک لە باخەکاندا چەندان ڕووبار چەند لەوێدا دەبن خالیدینە فیها بەنەمری لەناو ئەو باخانەدا دەمێننەوە و بە ئەبەدەن بە هەمیشەیی معلومە ئەو جار لەهم فیها ئەزواج مطهرە لەهم بۆیان ئامادەکراوە لەناو ئەو باخ و بەهەشتانەدا هاوسەرانی خاوێن و پاک طبعا کە ئەزواج وشەیەکە بۆ پیا و بۆ ئافرەتی بەکاردێ ئەگەر ئیماندارەکە پیاو بێ ئەوە حۆری بۆ بڕیاردراون ئەگەر ئافرەت بێ
طبعا پیاوێکی پاک لە هەموو عیب و ناتەواویەکی دنیایی وندخلهم ودەیان خەینە ظلا ظلیلە سێبەرێکی هەمیشە سێبەر یا سێبەرێکی خەست و تەواو سێبەر کە حەدیثی صحیح کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم داری وای لێیە لە بەهەشتێ کە ئەگەر سوار بە سواری ئەسپی خێرا بەژێر سێبەرەکەیدا بڕوا 100 ساڵ ناتوانێت طبعا سێبەرەکەی ببڕێ سێبەرەکەی بەجێ بێڵێ بۆیە سێبەر بەهشت طبعا هەمووی هەر سێبەرە و باخ و باخاتەکانیش کە دەدرێن بە بەهشتیەکان هەمیشە سێبەرن بۆیە دەفەرمێت ئەوانەی کە ئیمانیان هێناوە و کار و کردەوەی چاکەیان ئەنجام داوە بەس تەفسیری ئەوان هەیە کار و کردەوە بەپێی پێکران و بەپێی بۆ گونجان لەمە دواخوایە دەفەرمێت دەیان خەینە بەهشتانێک چۆن وەسفی بەهشتەکان دەتوانین بکەین کەس دەتوانێت وەسفیان کە تەنها خوای گەورە لە شوێنی دەفەرمێت فيه ما تشتهيه الأنفس وتلذ الأعين بەس ئاوا دەتوانی وەسفی بەهشتێ بکەی تێیدایەتی هەرچی نەفست حەزی لێتی هەرچی چاوت دەیەوێ ببینێ یانەوەی حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە دەفەرمێت فيه ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر لە بەهشتێ جۆرە نیعمەت و خۆشیەکی تێدایە کە هیچ چاوێک نەیدیون هیچ گوێیەک وەسفی نەبیستون و بیریش لە هەرچی دەکەیەوە بە خەتەرە وەسوەسەش بەسەر دڵت دانەهاتووە هەرچی بیری جاری وا دەکرێت بەهشت وایە ترێی لێیە وایە خورمای لێیە سێوی لێ چی لێ ئەگەر ڕسم و شکڵی ئەوەی دنیاە بینیە پێشچاوی خۆت وایە دەگونجێ شکڵەکە نیسبەتێک لێک نزیک بێ بەڵام بە هیچ شێوەیەکی هیچ نیعمەتێکی بەهشتێ وەکوی دنیاە نییە هەرچی تۆ بیری لێ دەکەیەوە لەوەی خۆشترە والذين آمنوا وعملوا الصالحات ئەوانەی کە ئیمانیان هێناوە و کار و کردەوەی چاکیان ئەنجام داوە لەمە دوادایان خەینە باخانێک کە دەڕوا بە ژێریدا چەندان ڕووبار و تێیدا دەمێننەوە بە هەمیشەیی لەهم فيها ئەزواج مطهرة تێیدایەتی لەوێ ئافرەتانی پاک بەو معنای ئەوەی کە کەس دەستی لێ نەداون و دووریشن لە هەموو شتانێک کە لە دنیادا میزە پیساییە عرەقکردن و بۆنکردن و خوێنبینین و هەموو جۆرە ناتەواویانەی کە لە ئینسانیدان لە بەهشتەکان دانین وندخلهم ظلا ظلیلا و دەیان خەینە سێبەرێکی هەمیشە سێبەر إن الله يأمركم حکمێکی دیکە خوا دەفەرمێت بێگومان خوای گەورە فەرمانتان پێ دەکات ئەن تؤدوا الأمانات ئەن تؤدوا یعنی بگەێننەوە الأمانات ڕاستپاردەکان إلى أهلها بە کەسەکان بە خاوەنەکانیان ئاەتەکە واضحە طبعا ئەگەر ئەمانەتی کەسێکت لابوو وایە واجبە لەسەرت ئەوەی کە بە ئەمانەت لەکنت دانراوە یا وەرت کردووە وەکو خۆی تەسلیم بەو کەسێکەوە کە خاوەنی ئەسڵیە کەس زۆرێک لە عولەما دەفەرمون هۆی هاتنە خوارەوەی ئەو ئاەتەی ئەوە بوو کاتی خۆی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو فەتحی مەککەی کرد بنەماڵەیەک هەبوون بە درێژایی زەمن خزمەتی کەعبەیان کرد بوو کلیلی کەعبەیان لە ژێردەستیدا بوو کە کلیلی کەعبە یەکێک بووە لە شەڕەفەکان چێ کلیلەکەی پێ بێ بیکاتەوە چێ خزمەتی کە دیارە مسلمانان کە چوون یەکەم جار کلیلەکەیان لێ وەرگرتوون بەڵام ئەو ئاەتە هاتۆتە خوارێ فعلا بە فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای هاتنە خوارەوەی ئاەتەکە کلیلەکەیان داوەتەوە هەمان ئەو کەسەی کە جا پێشتر کەسەکە بتپەرست بووە خزمەتی کەعبەی کردووە و بە خاوێنی ڕایگرتووە ئێستا کە بۆتە ئیماندار بێگومان شایەنتر و لە پێشترە ئەوە یەک تەفسیرێکی دیکەی ئاەتەکەی ئەوەیە عولەما دەفەرمون ئەو ئاەتە فێرمان دەکا کە لە کاتی ئیشوکاری دنیاییدا دابشکردنی وەزیفە و ئەرگدا پێویستە هەر کەسەی بەپێی لێهاتووی خۆی طبعا کاری پێ بسپێردرێ وایە کەسی وایە زۆر متتەقی و لە خواترسە بەڵام هەندێکیش هەیە نایزانێ وایە نابێ پێوەری بە نمونە کردن بە بەرپرسیارەتی و ئیش پێسپاردن بە نمونە شەهادە بێ هەندێک جار وایە تەمەەن بێ چونکە هەندێک جار گچکەیەک لە گەورەیەکی وانە ینی تەخەسوس تایبەتمەندی چی ئیشێکی پێ دەکرێت و لە چ ئیشێکی دەزانێ مەفروض وایە ئیشەکان بەپێی لێهاتنی کەسەکەی و لێزانینی کەسەکەی دابش بکرێت إن الله يأمركم بێگومان خوای گەورە فەرمانتان پێ دەکا یعنی واجب دەکا لەسەرتان ئەن تؤدوا الأمانات بگەێننەوە ڕاستپاردەکان بە خاوەنەکانیان ئەوە یەک
حکمی دووهەمەوەیە دەفەرمێت وئیذا حەکەمتم بەینە الناس هەر کاتێکیش دادوەریتان کرد لە بینی دوو کەسدا بوون بە حەکەم مەرزێن تو قازی بی وایە بەڵام دوو خوشک و برایەکی خۆی بانگت دەکەن جاری وایە بۆیە حەکەمایەتیان بۆ بکەیت وایە یان دوو کەس لەوانەیەکێکیان خۆش بێت و ڕقت لە یەکێکیان بێ وایە دوو کەس لەوانەیەکیان خزمت بێت و یەکیان خزمت نەبێ یەکێک بناسی و یەکێکی نەناسی کە وئیذا حەکەمتم هەر کاتێک حکمتان کرد دادوەریتان کرد لە بینی خەڵکیدا خوای گەورە ئەمریستان پێ دەکا ئەن تەحکموا بالعدل خوای گەورە فەرمانتان پێ دەکا کە حکمکردنەکەتان بە شێوەیەکی دادگەرانە بێت بە هیچ شێوەیەکی لە ئاەتێکی کەدا دەفەرمێت ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا ڕقبوونەوەتان لە کەسێک باواتان لێ نەکە عەدالەت نەکەن لە کاتی حکمکردندا بەهی ئینسان ئەگەر ئیماندار بێ حکمەکە چۆنە چونکە لە ڕاستیدا تۆ جاری وا هەیە لە وڵاتی ئێمە شتی وەکو ئەوەی وایە کابرا کەسێکی خۆش دەوێ کە دەسێتە لیژنەی فتواش حەزی لێ و کەسەی خۆشی دەوێ بیباتەوە نازانێ ئەگەر بە ناحەقی بۆی ببێەوە زوڵمت لێ کردو بەڕاستی بڵێ بەڕواڵت لەوانەیە خزمەتێکت کرد بێ وایە بەڵام کەواستەکەی قوبوڵ دەکەی و تەکلیفی دەگریەوە و حکمەکەی بۆ دەگۆڕی جەهەنەمت بۆ کڕیوە ئاگرت بۆ کڕیوە سزات داوە بۆیە لە حەقیقەتدا عەدالەت نواندن ئەگەر بۆ خۆشت بێ ئەگەر لە زەرەریشت بێ بیکەی تەوەن بۆ قیامەتت هەر قازانجە بۆی خوا دەفەرمێت و ئەگەر دادوەریتان کرد لە بینی خەڵکیدا ئەو بۆ کەسێکە خۆی بە موسڵمان بزانێ واجبە لەسەرتان ئەن تەحکموا بالعدل حکمکردنەکەتان دادگەرانە بێ إن الله بێگومان خوای گەورە نعیمە یعنی بە باشترین شت یعظکم به ئێوە ئامۆژگاری دەکا إن الله بێگومان خوا نعیمە یعنی چاکترینە یعظکم کە ئامۆژگاری ئێوەی بیهی پێ دەکا إن الله كان سميعا بصيرا بێگومان خوای گەورە سەمیعە قسەکانتان دەبیستێ با خەڵکی ئاگای لێ نەبێ و بەصیرە کار و کردەوەکانیشتان دەبینێ ئەوجا دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانە ئیمانتان هێناوە ئەطیعوا الله گوێڕایاڵی خوا بکەن وازحە ئەوجا دووبارەی دەکاتەوە و ئەطیعوا الرەسوول تەوان زۆر ئاەتەکە یعنی سەرنجی دەینێ یەکێک لەو ئاەتانەی کە لە تەواوی جیهانی ئیسلامیدا خەڵکێک بە هەڵە بەکاری دێنێ ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە معلومە گوێڕایاڵی خوا بکەن وایە و ئەطیعوا الرەسوول گوێڕایاڵی پێغەمبەر بەڵام دواتر نافەرمێ و ئەطیعوا ئولو الئەمر دەفەرمێ و ئولو الئەمر منکم عولەما دەفەرمون بۆچی خوای گەورە لەگەڵ ئەطیعوا الله لەوێ ئەطیعوەکەی گوتووە وایە لەگەڵ ئەڕەسوولەی ئەطیعوەکەی دووبارە کردوتەوە بەڵام لەگەڵ ئولو الئەمرەکەی ئەطیعوەکەی دووبارە نەکردوتەوە دەفەرمون چونکە ئەمری خوای بێ قەید و شەرت جێبەجێ دەکرێت قسەی تێدا نییە وایە شتێک خوا واجبی کرد ئەگەر خۆت بە موسڵمان دەزانی مەجالی تێدا نیە بیری لێ بکەیەوە ئەرێ بیکەم یان نەیکەم تااقەتم هەیە یان نییە زەرەر دەکەم یا قازانج دەکەم وایە ئەمری خوای ئەگەر بڕیاری کوشتنەوەش بێ بۆت دەرچوو بێ قازانجتە وایە بڕیاری ئەوەش بێ فەرزەن دزیت کرد بێ دەستت ببڕن قازانجتە ئەو کەسەی زینای دەکا حەدی لێ دەردەکرێت هەر قازانج دەکا چونکە ئەوەی قیامەتی لەسەر لادەچێ وایە ماڵی دنیاە دەدۆڕێنی هەر قازانج دەکەی چونکە بۆ قیامەتت گوێڕایاڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ مەجالێکی تێدا نیە هەر شتێک زانیت بە حەدیثی صحیح پێغەمبەر گوتوویەتی صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەی کە خوا گوتوویەتی هیچ فەرقێکی نییە پێی وایە ئەوەی بە ئاەت واجب بێ جیاوازە لەگەڵ ئەوەی بە حەدیث واجب بێ ئەوەی خوا نەهی لێ کردووە جیاوازە لەگەڵ ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە نا بەڵام لە ئولو الئەمرەکەیدا عولەما دەفەرمون گوێڕایاڵیکردنی کار بەدەست کە لێرە دەفەرمێ کار بەدەستێک لە خۆتان بێ و ئولو الئەمر منکم گوێڕایاڵی ئەو کار بەدەستانە بکەن جارێ لە خۆتانن مەرجی یەکەمی کار بەدەستیەوە دەبێت مسلمان بێ کار بەدەست ئەگەر مسلمان نەبوو بە ئیسلام بە دین بەخوا بە شریعەتی خوا ڕازی نەبوو مەرجێت بە زمان بڵێ کافرم کە زواناڵێ بەڵام ئەگەر ئیدعای شریعەت و دین و یاسایەکی دیکەی کرد جیاواز لە ئیسلام پەیڕەوی دەستور و یاسایەکی کرد ئەوە لە وڵاتی مسلمانان حکم دەکەن بە عالەمی ئاشکرا بەخۆیان دەڵێن علمانی یەکسانە بەلادینی علمانیت ئیشی یعنی جیاکردنەوەی دین و سیاست دین و دەوڵەت دین و دنیا لەیەک دین و قیامەت لەیەک خوا و خەڵک لەیەک ئەوە قسەی تێدانیە تەبان ئەوە هەر کەسێک بێت و هەر کەسێک بانگەشەی بۆ بکە بۆیە مەرجی یەکەمی
ئی کار بەدەست کە وازی بە گوێڕایاڵی بکەی ئەوەی دەبێت مسلمان بێ بە ئیسلام ڕازی بێ بە دین ڕازی بێ وەکو تۆ ئەهلی دین و نوێژ بێ ئەوە یەک مەرجی دووهەمی ئەوەیە کە فەرمانەکەی یا فەرمانی خوای بێ پێت بگەێنێ یا فەرمانی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم فەرمانی خۆی ئی خودی خۆی طبعا سیر دەکرێت ئەگەر گونجاو بوو لەگەڵ فەرمانی خوا پێچەوانە نەبوو لەگەڵ فەرمانی خوا پێچەوانە نەبوو لەگەڵ فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قسەی دەکەی ئەگەر پێچەوانە بوو سەدان ئاەتمان هەیە لا طاعەتە حەدیثی پێغەمبەرە لمەخلوق في معصية خالق ئەوە هەر هۆکاری هاتنە خوارەوەشی بەسەر هاتێکە تەواو بۆمان ڕوون دەکاتەوە جارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم مجموعەیەک سەحابەی ناردن بۆ شوێنێکی یەکێک ناوی عەبدوڵڵای مەوکەم لەبیر نەما بابی کراوەتە ئەمیریان ئەو عەبدوڵڵایە کە دوور دەکەونەوە لە مەدینەی دەیەوێت بە حسابی خۆی ئەوەیان کە تاقییان کاتەوە ئەوانەی کە بوونە جوندی و سەرباز لە بەردەستیدا دەڵێن پێیان دەڵێ پێغەمبەر ئەمنی نەکردووە بە ئەمیری ئێوە با ئەی پێشی نەگوتەوە نەها پێغەمبەر نەیفەرمووە من ئەطاعنی فقد أطاع الله ومن أطاع أميري فقد أطاعني ها حديث مان هي هر کەسێک ئیطاعی پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم وەگەوەی وا ئیطاعی خوای کردبێ ئەو کەسەش بە قسەی ئەمیرێک کە پێغەمبەر دایناوە صلی الله عليه وسلم وەکو ئەوەی وایە بە قسەی پێغەمبەری کردبێ دەڵێن با دەڵێن ئەوە ئاگر دەیوتێتی داران بێنن داریان هێناون حەدیثی صحیحە طبعا ئاگرێکی گەورەی کردوتەوە توێتی دەی خۆتان هەڵدەنە ناو ئاگرەکەی خۆتان هەڵدەنە ناو ئاگرەکەی خۆتان بسووتێنە ناوێ بە قسە بکەن تەوان سەحاب ئەگەر بە قسەیان کرد بە قسەیان نەکرد تەوان بۆ چونکە وتیان نا ئەمیر خوای گەورە فەرمانی پێکردوین ئەگەر بێ ئەمری خوای نەکرد بێ ئەمری پێغەمبەر نەکرد صلی الله عليه وسلم پێی دەڵێن فڵانە کە زێمە لە ترسی ئاگر هاتوین بە دوای پێغەمبەر کەوتوین و صلی الله عليه وسلم لێرە کۆبووینەتەوە ئێستا ئەگەر هەر بسووتین نەدەبووینە موسڵمان لە ئەسڵدا فعلا هیچیان بە قسەی ناکەن دەستنەوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر دەفەرمی ئەگەر بە قسێتان کردبایە هەتای هەر دەسووتانەوە ئەگەر بە قسەی ئەو ئەمیرەتان خۆتان خزبا ئاگر جا ئێستا هەیە بە ناوی ئەوەی کە دەڵێ مادام لە وڵاتی مسلمانان ئەوەی هەڵدەبژێردرێ خۆی بە مسلمان دەزانێ هەرچی ئەمرت پێ بکە چونکە وەلی ئەمرتە کار بەدەستە لە ناو مسلماناندا دەبێت بە قسەیکەی بە هیچ شێوەیەکی ئەو تێگەیشتنە ڕاست نییە جارێک کەسێک مسلمان نەبێ ئەسڵەن ناکرێ حسابێ وەلی ئەمر و کار بەدەستی خۆتی بۆ بکەی و بە کار دەستی خۆتی بزانی ئەوە یەک دووهەم ئەگەر مسلمان بوو فەرزەن مسلمان بوو بە مسلمانیشمان زانی بەڵام ئەمرەکەی ئەمرێکی ناشەرعی بوو ئەمرەکەی پێچەوانە بوو لەگەڵ ئەمری خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیسان نەک نابێ بە قسەیکەی واجبە لەسرت لە بەرامبەریدا بوەستی ستەمی کرد دەبێت لە بەرامبەریدا بوەستی بۆیە ئەو ئاەتە بە تایبەتی هێندێک وڵات تەواان پشتگیری ئەو جۆرە فیکرانە دەکەن و کاتێکیش کاتی خۆش قورئانێک تەبع کراوە بە پلان ئەو مینکومەیان لێفڕەداوە طبعا ئەو ئاەتە ئەگەر مینکومی لێ نەبێ یعنی هەر کەسێک کار بەدەست بێ واجبە بە قسەی بکەیت بەڵام دواتر طبعا قورئان وەکو چۆن بە نووسراوەیی هەیە سەدان کەسەیە قورئانی لەبەرە دەزانێت کە ڕاست نییە قورئانەکە ڕاست کراوەتەوە بۆیە کار بەدەست ئەگەر مسلمانیش بێت بەرماڵیشی بەسەر ئاوەوە بفڕێ ئەگەر زوڵمی لێ کردی ستەمی لێ کردی نەعەدالەتی کرد یان فەرمانی خراپی بەسەردا کردی واجبە لەسرت هیچ بە قسەی نەکەی دەبێت لە بەرامبەریشیدا بوەستی چونکە ئاەتەکەوان ناڵێ لە چاک و خراپیدا بە قسەی بکە جا ئاەتەکەی با تەماشاکەینەوە ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە گوێڕایاڵی خوا و گوێڕایاڵی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم و ئولو الئەمری منکم و گوێڕایاڵی ئەو جا ئەو ئولی الئەمرە هەندێک لە عولەما دەفەرمون ئولو الئەمر ئەو کەسانن کە لە دین تێگەیشتون یعنی کار بەدەست دەبێت لە دین تێگەیشت بوو بێ دەبێت عیلمی هەبێ هەندێک دەفەرمون دەبێت تەقوا و لە خواترسانی هەبێ هەندێکی دەفەرمون کار بەدەست ئەو کەسێک کە خەلیفە دیاری دەکا هەر چۆنێکی بێ ئەوەی کە دەبێتە دمڕاست و گەورەت لە ناو مسلماناندا ئەگەر فەرمانەکانی پێچەوانە نەبوون لەگەڵ فەرمانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا واجبە بە قسەی بکەیت وایە چونکە هەر کۆمەڵە خەڵکێک بەیەکەوە بیانەوێ ئیشێکی بکەن مەفروزە طبعا یەکێک دەفەرمێگە چوونە سەفەرێ سێ کەس بوون یەکێکی بکەن بە ئەمیر وایە ئەو ئەمیرە دەوێت بە قسەی بکەی یا بە قسەی نەکەی لە شتی دنیاییدا دەوێت بە قسەی بکەی ئەو شتانەی حەڵاڵ نینە و حەرام نینە چونکە ئەگەر وانە بێ جاری وا هەیە لە ئیسراحەتێک لە شوێنی دانیشتنی خلاف دروست دەبێ وایە
بەڵام کە ئەمیر فەرمانی دەرکرد ئەمرەکەشی پێچەوانەی فەرمانی خوا پێغەمبەر نەبوو دەبێ بە قسەی بکرێت فەئین تەنازعتم ئەگەر کێشەتان بۆ دروست بوو لەگەڵ ئەمیرەکەی فەئین تەنازعتم فی شەیئین ئەگەر کەوتنە ناکۆچی لە شتێک وەکو سەحابەکان فەڕودوه بڕیارەکە بجێڕنەوە بۆکوێ إلى الله بۆ لای خوا والرسول بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ لای خوا یعنی بۆ لای فەرمانی خوا کە قورئانە خۆ پێغەمبەر ئێستا نەماوە صلی الله عليه وسلم و بۆ لای حەدیث و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ کار بەدەستیش خلافت هەبوو حەکەمەکە کێیە خوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم إن كنتم تؤمنون بالله ئەگەر ئێوە بەڕاستی ئیمانتان بەخوا و بە ڕۆژی دوای هەیە ذلك خير ئەوە چاکترە لە هەموو شتێک بۆ ئێوە و ئەحسن و تەئویلە چاکترین سەرنجام و چاکترین پاداشتیشە لێر سەیری ئاەتەکان بکەینەوە أولئك ئەوانە الذين كسانێکن لعنهم الله خوای گەورە نەفرینی لێکردوون ومن يلعن الله هەر کەسێک خوای گەورە نەفرینی لێکرد فلن تجد له هەرگیز دەستت ناکەوێ بۆ ئەو کەسە نەصیر یارمەتی دەرێک ئەم ئایا لەهم هەیە بۆ ئەوان نەصیب بەشێک من الملکی لە خاوەنداریەتی فەئیذەن ئەگەر وابێ ئەگەر وابە لا یؤتونە نەیان دەدا ئەنناسە بە خەڵکی نەقیرە بەقەدەر چی بوو توێکڵی سەر دنکە خورمای ئەم یەحسودونە الناسە یان ئەوان حەسوودی و ئێرەی دەبەن بە خەڵکی عەلا ما لەسەر ئەوەی ئاتاهم الله خوا داویەتی من فەضلیه لە بەخششی خۆی فقد ئاتەینا بێگومان ئێمە بەخشی بوومان بە ئالە فیرعەونە بە کەسوکاری ئالە ئیبراهیمە بە کەسوکاری ئیبراهیم کتێب کە سوحوفی بۆ هاتبوو حکمت دانایی و ئاتەیناهم و پێشمان دابوون مولکەن دەسەڵاتێکی گەورە فەمینهم هەیان بوو لە ناو جوولەکەکاندا ئامەنە بیهی فەمینهم بەشێک لە جوولەکەکان من کەسانێک بوون ئامەنە بیهی باوەڕیان بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم ومنهم بەشێکیشیان من صەددا پشتیان هەڵکرد عنه لە پێغەمبەر و لە ئیمان هێنان وەکەفا بەسە دۆزەخی سوتێنەر بۆ سزادانیان بێگومان إن الذين كفروا بێگومان ئەوانەی کە بێباوەڕ بوون بئایاتینا بە نیشانەکانمان سوف نصليهم نارا لەمە دوادەیان خەینە ئاگر كلما هەر کاتێک نەضیجت برژا و هاتە خوار جلودهم پێستیان بەدەلناهم دەیگۆڕین جلودن بە پێستێک غەیڕەها جیاوازتر لیەذوقوا تا بچێژن العەذابە سزا إن الله بێگومان خوا کانە عزيزا باڵادەست و حەکیم دانایە والذين آمنوا وعملوا الصالحات ئەوانەی ئیمانیان هێناوە و کار و کردەوەی چاکیان کردووە سەندخیلهم لەمە دوادەیان خەینە ناو جەناتین باخانێک تەجری دەڕوا من تحتها الأنهار بەژێر باخەکاندا چەندان ڕووبار خالدینە فیها ئەبەدا دەمێننەوە تێشیدا بە هەمیشەیی لەهم فیها بۆیان هەیە لەو باخانەدا ئەزواج مطهرە هاوسەرانی پاک و دەستلێنەدراو وندخلهم ودەیان خەینە ظلا ظلیلە سێبەرێکی هەمیشە سێبەر یا سێبەرێکی چڕوپڕ إن الله يأمركم بێگومان خوای گەورە فەرمانتان پێدەکا ئەن تؤدوا الأمانات بگەێننەوە ڕاستپاردەکان إلى ئەهلیها بە خاوەنەکانی وإذا حكمتم هەر کاتێک دادوەریشتان کرد بین الناس لە نێوان خەڵکیدا ئەن تحکموا دادوەری بکەن بالعدل بەدادگەرانە إن الله بێگومان خوا نعم ما بەباشترین يعظكم به ئامۆژگاریتان پێی دەکا إن الله بێگومان خوا بیسەر و بینایە يا أيها الذين آمنوا أي وان إيمانتان هناوە أطيعوا الله وأطيعوا الرسول جێڕاڵی خوا و پێغەمبەر بکەن وأولو الأمر منكم وأولي الأمر منكم جێڕاڵی کاربەدەستان بکەن کە لە خۆتانن فإن تنازعتم ئەگەر کەوتنە ناکۆکی في شيء لە شتێک فردوه بیگەڕێنەوە إلى الله بۆ خوا والرسول بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم إن كنتم ئەگەر ئێوە تؤمنون بالله واليوم الآخر بڕوادێنن بەخوا و بەڕۆژی دوای ذلك خير ئەوە چاکترە و ئەحسن و تەئویلە و باشترین پاداشت و سەرنجامیش صلى الله عليه سيدنا
آمين.